تا ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان کەمتەرخەمی و بێتوانایی خۆی لە پێدانی موچە و دابینکردنی خزمەتگوزاری هاوڵاتیانی کوردستان دەخاتە ئەستۆی عێراق. لە کاتێکدا ماوەی 9 ساڵە خاوەن ئابووری سربەخۆی و خۆی نەوت دەفرۆشێت و هەموو داهاتە ناوخۆیەکانیش هەر لای خۆیت. وتحملی مەسئولیەتیش دەکەین لە ڕابردوو. ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان ڕۆژی سێشەممە لە کاتی ئامادەبوونی لە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستاندا وتی بەغدا سزای هەرێمی کوردستان دەدا کە لە 2014 بودجەی هەرێمی بڕیوە و داوایشی لە خەڵک کرد کە دژی دەسەڵاتی بەغدا بڕژێنە سەر شەقامەکان. ئەمە لە کاتێکدا هەر سیاسەتەکەی خۆیان و ئابووریە بەناو سربەخۆکەیان هۆکاری ڕاستەقینەی بڕینی بودجە و موچەی خەڵک بوو. سەرڕایەوەی پێشتریش هۆشداریان پێدرا بوو. دوای ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگی دەی 2013 بە شێوەی تێست دەستی بە هەناردەکردی نەوت کرد. بەغدا دوای 4 مانگ لە مانگی شوباتی 2014 بودجەی هەرێمی بەیەکجاری بڕی. بەهۆی ئەوەی هەولێر ئامادە نەبوو بڕی تەنیا 100,000 بەرمیلی نەوت ڕادەستی بەغداد بکات کە بە پێی ڕێکەوتنێکی پێشتر لەسەری ڕێککەوت بوو. فازل نەبی بریکاری وەزارەتی دارایی حکوومەتی عێراق لە چاوپێککەوتنێکی پێشووتری لەگەڵ یەکێک لە کەناڵەکان ئاشکرای کرد کە هەرێمی کوردستان پابەند نەبوو بە ڕێکەوتنەکە و چەند بەرپرسێکی هەرێم لەپەڕیان بۆ ناردنی 100,000 بەرمیل نەوتەکە دروست کردو و بێمنەت بوون لە بڕینی بودجە و تویانە خۆمان موچەدا بین دەکەین. بەڵام بەداخەوە دیارە وەزارەتی سامانە سروشتەکان ڕێیان وابوو کە ئەوان خۆیان موچەی خەڵکی کوردستان دابین دەکەن پێویست بەوە ناکات. هەروەها پاشە ناردەکردنی سربەخۆی نەوت لەلایەن هەرێمەوە ئاشتی هەورامی وەزیری پێشووتری سامانە سروشتیەکان لە پەرلەمان ڕایگەیاند تا 2016 هەناردەی نەوت دەگەیەنینە 1 ملیۆن بەرمیلی ڕۆژانە و داهاتیش دەکاتە 36 میلیارد دۆلاری ساڵانە لە کاتێکدا هەرێم لە باشترین حاڵەتدا نزیکەی 13 میلیارد دۆلاری لە بەغداوە بۆ دەهات. دوجاریش کە دەرکەوە قسانە تەنیا دڵخۆشکردنێکی فریودەرانەی خەڵک بوو چونکە هەر ئەو وەزیرە لە سەردەمی بەناو قەیرانی داراییدا دانی بەو ڕاستیە دانا کە ئەگەر نرخی دۆلار بگاتەوە 100 و تەنانەت 1 ملیۆن دۆلاریش قەیران هەر بەردەوام دەبێت. من مطمئنم لەوەی کە هەروەها وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان باز لەو ڕاستیە ناکات کاتێک لە مانگی حوزەیرانی 2020 بڕیاریاندا موچە بە لێبڕینی لە 120ەوە دابەش بکەن. نرخی نەوت 43 دۆلار بووە بەهای 100 دۆلاریش کەمتر لە 125,000 دینار بوو. بەڵام ئێستا نرخی نەوت بەرز بۆتەوە بۆ نزیکەی 70 دۆلار و بەهای 100 دۆلاری ئەمریکیش گەیشتۆتە 145,000 دینار کە ئەوە ئەرکی حکوومەتی زۆر ئاسانتر کردووە تا بتوانێت لێبڕینی نائاسایی موچەی فەرمانبەران لا ببات. بەڵام وەکەمیشە پاساوی لاواز و باوەڕپێنەهێنەر بۆ شکستی حکومڕانی خۆیان دەهێننەوە و دان بۆ دانانن کە بە ناوی ئابووری سربەخۆ لە ئەنجامدا بەرپرسانی خۆیان پڕ کرد و خەڵکیشان قڕ کرد. لەوەتەی بەرپرسانی هەرێم بانگەشەی بەناو ئابووری سربەخۆ دەکەن. موچە خۆرانی هەرێم لە بێموچەیی و دوودڵیدا دەژین کە ئاخۆ کەی بێت سادەترین و سەرەتاییترین مافی خۆیان بە تەواوی لە کاتی خۆیدا پێ بدرێت. تا ئێستا شاندەکەی هەرێم بەردەوام دەچنە بەغدا و بەدەست بەتاڵی دێنەوە نە لە بەغدا و نە لە هەولێر هیوایەک بۆ موچەخۆران و هاوڵاتیانی هەرێم نییە. هۆکاری سەرەکیش ئەوەیە حیزب و بەرپرسانی دەسەڵاتدار شەڕی سەرەکیان بۆ گیرفان و بەرژەوەندی خۆیانە و بەرژەوەندی گشتی کراوەتە قوربانی بەرژەوەندی کەسی و حیزبی.